ڕاستی فەرمووە کە دەڵێ خاکی کەوسەرە و ئاوی گەوهەرە جا لەم دیمەنە جوانەی کوردستان بڕوانین لەوە تێدەگەین ئەو شاعیرانە ئەو هەموو شعرە جوانیان بۆچی بۆ سروشتی کوردستان وتووە. ئێستا ئێمە لە دۆڵی ڕۆستین شوێنێکی زۆر جوان کە بەڕاستی چاو تێر نابێ لە بینینی ئەو چیا سەوزانە و ئەو دیمەنە جوانانە. جا لێرە هاتوین بە دوای گیایەکی بەهاری خۆشیشتا دەگەڕین کە زۆربەمان حەزمان لێیە ئەویش ڕێواسە. السلام عليكم. السلام خيرات باشن خۆتان باشن چەند خۆش دانیشتون لەو شوێنە خۆشەیە والله بکەینی الحەمدولله ماشەڵڵا بەم ژێرە دانیشتم ئەڵێ ڕاستمە ماشەڵڵا بەخێر ئینشاءالله ئەو شوێنە خۆشن لێ تێک ناچی ئینشاءالله تێک ناچی بەخوا شوێنتان خۆشە ماشەڵڵا ئەو بە خۆتان دێن لێرە دانیشن قسەی خۆتان نەکەن والله هێوارە و سبەینە زۆر جاران کە لە کاتی بەفرێ بەفرە بینی ئەوەندە لێرەیە دێن دانیشین لەگەرێکدی باسی قەدیمەکەین باسی ئێستا ئەکەین ئەرێ وەڵا الحەمدولله جا قەدیم خۆشتر بووی ئێستا ناوەڵا قەدیم بۆ وەڵی قەدیم با پێت برێم ئەمن بەبیرم دێ ئەگەر لە یەکێک لە گوندی مەسەنن نەخۆش بە چوو با خەستەخانەی لێرە خەرچی ئێرانەزا ئەگەر زبارە گەنمی با زبارە چروی با زبارە هەر شتێکی بە خۆرەبان خانی تێکچوو بە خەرچی گوندی بەبێ ئەوەی وێیان برێتێ خڕە چون ئەو ئیشیان لۆ جێبەجێ کرد کە ئەو داتەوە ینی ئاستی بەوەی ناکردکەوە نەخۆشە و ڕۆیشتە ئیشەکانی تازی بووینە ینی مەسەن دواکەتینە خەرکەم و یارمەتیدا ئەلعاننا ئەلعان زیران لۆ زیرانی تەماشێکە شەوێ دوڕخانی ئەبینی مردی هاگای لێنێ زیرانیە تاس بینی خەرشی دی بەلا بەلادێ بۆچی وایە بۆ لەبەرەوەی ئێستا خەرشی مەزور بە زۆری بە تەکنەلۆجیایوە خەریکە جارا ئەو تەکنۆلۆجیانە بۆ خەریک بیان ئەو پۆجی و مۆجی و فۆجی مۆجی نازانم مناڵەکانی خەریکی خەریکین برێ ئەمە ناوەڵا ئێستا تەماشێکە موبایلەکەم وێ هەر مەسەنەوەی ئەو مواسەفاتێکی تێدانێ مەستەنا تەلەفۆنم لۆ دێ و لۆ ئەڕوا و مەسەنەوە ئەمە تۆ وای بێدەنگیت تۆچی تێرە سەقسەکانی ئەو قەدیمەکانی کاک ئەحمەد گەلک باشن قسەکانی هەمووی تەواوە بەس خۆ ئەنی ئێرە ئەو گوندە گەلک زۆر بووە ئەنی پایتەختی ئەو گوندانە هەموو ئەو گوندە بووە ئەو گوندە ڕۆستی 500 مار تقریب لێ بوو لە هەجیرانەکە حکومەتی باسەرگام هەری گەتین 500 مار بوو تقریبی ئەو خان لەسەر خانی بوو ئەنی لەو سەری ئەو سەری هەموو بنهۆم بوون لە بنهۆما ڕووی هەتا ئەو سەری ئەو کانی بە دامەری پێرین ئەنی خۆشین کانی بوو لێرانە هەموو شەکانە سێندەرێ بوو لەولا کانی دامەرێ بوو ئەو کانی زۆر لێنە بەتەنەکان ئاویان دینالۆ مارێ ئەوە نەبوو شێسەتانش لە مارێ بیانە ئاو سوشات لە مارێ بوو هەمەچون سەو کانیامانی ئێکانی ژنا دیار ئی پیاوە زوایز بوو جێ ئاخوانەویش ئاو هەبووە لە ئابوون سەر کانەکەی بەتەنەکان بە گۆس کوشتی و ئاویان دینالۆ مارێ و تێگەی ئەنی زۆریش ئەو وختی زۆر خۆشی وازەکە لە ئێستا بێپارەی بوو ئەنی یەک تەنەکە نەفت سارێ داد تەنەکەشی دستانەی تەنەکەی نەفتی سپی بوو ئەندا ئەو تەنەکە خلاص نابە تا بواری پێی ئیدارە بەسی کانیەکەی کرد کانی ژنان جیاواز بۆ کانی پیاوەڕێگە لێ تێک سوابچێ بۆ کانی ژنان چی ڕوویە بەخوای با پێ درێم ئەشان هەندێک زار ئەگەر مەسەن بڕکۆکە خۆ جێل نەکالی تێک ناچی بەس فێرەشی هەبی فێرەشی هەبی بیوێ فێرۆکە چێ بکاوە بە قەست نەگەنا کانی ژنان جودا بوو کانی پیاوە جودا بوو بەڕاستی هەنجی هەندێک دابوونەرێتیش هەبوو ینی خەرک شەرمی زۆر لێکە کرد بڕوا بکە یەکەکی ئێختیار یان مەلایەک لە گوندی بڕۆیشت بە خەرکەمووی ئەوها بەریدە پاشە کرد ئەگەرەدا مەسەن چ ئافرەت با چ پیاوبانی زۆر شەرمیان لە ڕدێن سپی یان لە مەلای گوندی ئەکرد باسیەوت کرد 500 ماڵی لێ بۆ جاران ئێستا چەند ماڵی لێ ئێرە ئێستا تقریبی 6 مار 56 مار ئەو تەقریب لەو دەورە خەڵکەکەی لەکوێن زیاتر فەرکە هەمووی بەزۆی لە دیانانە قەوم مەلاوەمەری لە هەری لە زیانە ڕێواسە خۆن لەبەرەوەی ئەو جیایە هەرێک ڕێواز
کوارگوڕەوە ئەن کوارشی لێ دەی کوار زۆر کوارکیش لێ دێ لێرە واجی ئەو بەری شتانەکان لێ دێ ئەو شتان ئەو سەرە هەموو چی بەڵێ، کوارگە جا ڕێوەستانی کەس بیستومەڵێن بە شەکرەوەی خوا ڕاستە ئێمە بەس بەخێوە بیستومە والله هەر هەندێک شتێکی ئەوە تەبیعاتە جا لەکوێ دەسمانەکەوێت ئەو ڕێواسە بڕێم ئەو ڕێواسە لەو لای ڕشتی پێرە ڕشت لە ڕشت لە ڕشت بەڵێ ئەوە کوێستانە ڕشتی ڕاستی دوای تێدا لێ دێتێن دەرێ ئێنیان لەگەڵم بڕۆین والله ئەمە بخۆ مەسەنەوە ڕەمەزانە برێن تااقەتن نییە بەس ئەتوانین ئەوانێکە گەنجن ئەو گەنجمەزان دەگە برێتوانین ئەنگۆشت الحەمدولله هەر گەنجن ئەوانی هەر گەنجن گەنجەکان و دەگەانێ لێکردنەوەکە بۆ گەنجەکان جێبێڵی مرۆ والله کەی فێم بووە تەوان هەر بەخۆی ئێستا گەنج ئێستاوە ئەوڕۆ گەر بینە سەر ڕاستی مەدان مەدانی گەنجی بەس ناڕۆن گەنج وەکو ئێوەکو جارانی ئێوە ناشنە کوێستان و شتەکانە مووی وەکو تۆڵی خەریکی پۆبجین تااقەتیان نییە هەینی ئاخر ئەنگۆش ئێستا لەوانی هەروەچیوان نەڕۆن قەدیان دەگەوە نێرین دەگەوە نێرین دی ساعاتێکە بێ بەڕێوین لە ئەمنەوە ڕێواسی زۆری لێ بەڵامە دوێ ڕێواسی ناسکە ئاگەڕین لەگەڵ کاک کەمال و کاک جەمال و کاک گوەسمان ئێرە خۆی کوێ پێڵێن ئەم کوێستانە ئێرە کوێستانی ساردکەی پێ دەڵێن تووشی دەڵێن ڕەشت ڕەشتانی ساردکە ساردکە و لە چیواتۆ لەوەی سەرکە سار دەدایم بڵێ وڵا تۆزەی سەر ساردە شوێنێکی بەس زۆر زۆر خۆشە هەمووی ئەوە تافگە و کانی و هەمووی ئاوی شاخەکەی دێتە خوارێ بەفراوەکەیە ئای بەفرەکەی دێتە خوارێ بەخوا خۆشە خۆشە کاک جەمال و کاک کەمال بران جەمال و کەمال کەمال و وەسمان برن کەمال و وەسمان بران بەس ناوەکانتان ئێوە لێزاتر ئەوەیە کە لە برام جەمال و کەمال ئێرە ڕێواسی زۆری لێوە نیە ناسکەکان تۆزە ناسکمان دەستکەوێت لەو ساو هەر ڕێواسە بینم وەڵێم ئەوەی ئەڵێن نانە هێشتا ماوە هەر ڕێگامەم بڕێ هەر ڕێگامەم بڕێ ڕێواسی زۆر لێ بە سەو ساڵ بە حکومەوەی کە باران کەم هات بوو ڕێواسەکان زوو پیر بوون جا ڕێواسش حەزی لە شوێنی بەفراوی و بەرد و زنار و ئەو شوێنە سەختانەیە بەڵێ هەموو جێ ڕێواسی لێ نایە لێرە بەس ڕشتی ڕێواسی لێ خۆتان ئێوەش دێن بۆ ڕێواس و شە دەگەڕن ئەمەش دێن ئەمەش بەهاران هەموو بەهاران دێن کۆمەڵێ برادەرێ کۆ ئەبینەوە هەروەکو سەفرەت دێن لێرە ڕێواسیەکەین و ئەچین لێرە لەو بەری لەسەر ڕووباری چای لێنێن جاروابێ پێچە شایەکێکەکەین کۆڕۆ کچلۆ خۆ لە ئەندەر گۆرانی رێن شایەکەین وەڵا خۆشەوەیە جۆ کاکە جارێ مەش بانکەن وڵێ داهاتوو ئینشاڵڵا خۆشە ئەوە جا لەو سروشتە جوانەیە بەڕاستی دڕفێنە بەڵێ زۆر زۆر جوانە بۆ تۆ زەدانەنیشین وڵا جا جایرە بەفریشی زۆر لێوە نیە لە بەری ڕێوازێتر حەزی لە شوێنی بەفراویە بەڵێ بەفریشی زۆر سا لێو بەفرم لێ دیارە ئەو چیانایی چیە ئەوە تیکانگانی پێێرین چی تیکانگانی تیکانکانێ بەڵێ ئەوە لەو دوێ تویستانی ئارونای پێێرن ئەز ئەوەش لە سەوی عسابەتی کانگانیە بەڵێ بەڵێ جا لەوێش ڕێواسەیە لەوێش ڕێواز کەماوەندی ئێرەنیە ئێرە زۆری لێ بەسێن دەرێ کەمەچی لێ وچی ئێرەنیە بەڵێ بەڵێ جا لێرەش بەفر زۆرە بارێ ئەرێ وڵا لێرە زۆرە سار دەڵێ مشکە ساری بوو بەفرکەمە لەگەنا ئێستا ئەو کاتەی ئیرانە بەفری لێ زۆر شوێنان بەفری لێ ئەی تۆ دێ ئێرە چێکی لە چی ئەوشتی واکە دێ من زیاتر بە حکومەوەی حەز بە کاری فۆتۆگرافەریەکەم ئەو فۆتۆگرافەری سروشتە جوانەی نیشانەی خەڵکی دەدەم وەڵە جا وێنەی چیەگری وێنەی زیاتر چیەگری سروش دەگرم هەر دیمەنێکی جوان هەبێ لە سروشت سەرنجڕاکەشە بۆرە منە مەسەلەن شاخێک دەبینی گوڵێک دەبینی درەختێک دەبینی جا ڕێواز 6 جۆری جیاوازی هەیە ئێوە جۆرەکانیان بینیوە بەس یەک جۆر هەیە ڕێواز بەخۆی دوو جۆرە جۆرەی پێرێن نێرک زۆرەکیش پێرێ بنک بۆ خۆی هەو ساڵ دەستی بوو نێرک بی ساڵی ڕابردی پار هەموو بنک بوو مەبەست لەوەیە بنک ئەمە کڵاو بنەکە بە خۆی بنەکە بەخۆی ئەوەیە نێرکەکەش ئەوەیە کە گوڵەکەی پێوێ بەڵێ نێرکەکە نێرەکەی نێرکەکەمە کوردی ناسکەکەیە نێرەکە ناسکەکەیە بەڵێ نێرەکە ناسکەکەیە لە ڕێواسە نێرەکان جوانترن بەڵێ بەمادەم هەنێک ڕێواز لەکەینەوە ئەوە تو دەست پێکان ڕێواز ڕۆینەوە بەرەو ناو گوندی یا الله ناسک لێکەنەوە
جا ڕێوازێکە کە لەو ڕووەکانەی کە لەو گیا بەهاریانەی کە لە کوردستان زیاتر هەیە لە زۆربەی سەرچاوەکانیش کە بە دوای ڕێواز ئاگەڕێی باس لەواکەن کە لە کوردستان زۆرە و بەکار هاتوو 2000 ساڵ پێش ئێستا خەڵک وەکو دەرمان بەکاریان هێناوە. جا لە هەنێ وڵاتی دیکەش بەدەستەکەی بۆ نمونە ئەرمینیا، تورکیا، ئەو وڵاتانەی کە زیاتر شاخاوی و بەردی لێ و بەفری زۆری لێ. جا ڕێواز ناوەزانستێکی پێڵێن ڕۆم یان ڕۆبەرب جگەلەوە لە خێزانی حەوتگرەکانە، ڕووەکە حەوتگرەکان کە پێیانەڵێن پۆلیگۆناسیەی. اینجا وەکو بینن ئەمە ڕێواسەکەیە، چەند ناسک و جوانە، مەی سوورە هەنی ڕێواسی شەیە لە هەنێ وڵاتەکان سوورە، هەمووی سوورە، ئەوە تێکڵشتەکەی سوورە. جا ئەڵێن گەڵاکەی هەنێک کات ژەهراویە بۆیە نابێت لە خۆتەوە بیخۆی، بەڵام ڕێواتەکە خۆی هەموو کاتێک خۆشە. دەستخۆش کاک جەمال، ماشەڵڵا جەمال ناو زۆرە لێرەوە، جەمالە لێرەوە، جەمالە لێرەوە، هەر پێشتر لە گوندەکەش گەڕام دوتە جەمالی ترم بینیەوە بۆ لە زۆرن. ماشەڵڵا ناوی جەمال، ناوی جەمال زیاتر برێمەت و ئارەزووی جەمالیان زۆرە لێرە، وەکو منتیقی هەنی برێ ئێرە وای باوە زۆری جەمالی وانەکەن پێشتر ئەوە خەل بەناو کراینەوە. پێشتر هەبوو تۆ بەناوی چێ کراوی؟ بەهۆی بەناوەکان نازانی ماشەڵڵا جەمانەوە زۆرە لێرە. جایسا لێرە هاتووین لە ڕۆستێ بۆ ماڵێک لە سەربانێکی زۆر خۆشدانیشتین، بەڵام زۆر زۆر ساردە. ئێرە لەبەرمیش خەمسەڵەیەکم لەبەر کردووە ڕێواسەکەشمان هێناوە تۆ ئێستای خۆین. جا بەدەم ڕێواز خواردنەوە تۆزە قساکەین لەبەرێمەوە ئەم بەرنمەیان تۆزە جیاوازە لە بەرنمەکانی دیکە لەبەرەوەی ڕێواز ناتوانین لەگەڵ خواردن ناوی خۆین، خۆی دوای ناخواردن وەکو شەوچەرەیەک وەکو میوەیەک دەخورێ. هەنێک کەسیش دەتوانێت ڕێگەکەی بکڵێنێت، دەڵێن بۆ زۆر نەخۆشی باشە ئاوەکەی بخۆیتەوە، بەڵام ئێمە بخۆمان ئاوای خۆین ترش و خۆشە مزر هەمووی ناسکۆڵە لەو شێستانە هێناومانەتەوە. چۆن ڕێواستەکانمان ناسکۆڵن کاک جەمال؟ ڕێواسەکانە حەزت لێ ئەمەیان پیر و ئەوانە توی ئەوانتیدا نەبابە بەخوازایی چی بردیانم بۆ بینی دنیا وتیان ڕێواسە ناسکەکان ئەلەوێ هەیە کاک جەمالەوە. کاک جەمال لە کێکەوە عەسفەکەی تۆ؟ وەڵاهی عەسفێکی زۆر جوانەکەی ماشەڵڵا، زۆر ماوەیەکی زۆر وەڵا لە 2012 و ئەوانە هەشت و ئەوانە عەسفما کرد. ئێستا هەر گۆرانێکت پێ بڵێ نەتوانین بۆ خۆت عەسفەکەی وەنیە؟ ئەوەی پەیوەندی بە ئامێرەوە تێلەکان هەیە. ئەی زیاتر ئێستا کە ئاوا لە گوندەکە ئەمێننەوە شەوانە خەریکی چین، خۆتان بەچیەوە خەریکەکەن؟ بەخوای زیاتر کە دائنیشین پێڕە گەنجەکە بتایبەت ئەوانی بە تەمەن دەگەرمە ناگونجین. هەر ئەمە خۆ پێڕە گەنجەکە بۆچی بە تەمەنەکان هەرجیاکەی تۆ؟ آخر هەر بەخۆی عادەتە نوێیە. ئێستا من لەوانەیە شەرم بکەم دەگەر کەسێکی وەکو کاکسەردا دابنیشم لە گەمەچی بکەین پێکەوە پێی بدۆڕینم، خۆش نییە، بەس ئەگەر کەسێکی وەرداشی من بی بشدۆڕین تەبیعیە. گەمەی چێکەن؟ کۆنکانە دۆمینەیە کڵاوکڵاوانەیە ئەو گەمانێ زیاترەکەن. ئەرێ بەخوا ئەرێ بەخوا بینی ئەلەو گەروێ ڕوتم کەن نەوەک بدۆڕینم ئەوە ناخۆش یعنی ناتوانانی زیاتر دەگە پێڕی دابنیشنەمە زیاتر پێڕی گەنج ئەوە لە تووڕەیە وەڵام منی جوان سوڕابم کە بە زۆر زۆر نابۆ شێوەیە بەڵام مێنی ناخۆشەکەی دۆڕێنی جە بچکە من خۆم لە دۆمینە زۆر باشم. بەخوا من وەم پێ باشە دەفتەرێکی دانێم نەوەک بیدۆڕم. با تۆزە ڕێواسیش بخۆین.
پێویست ناکە زۆرە سەر تامەکەی باسی کەم لەبەری باوڕەکەم زۆر بەمان ڕێواسمان خواردوە چونکە میوەیەکی زۆر خۆشە گیایکی بەهاری زۆر تایبەتە هەرکە بەهار دێت زۆر بێچەوە بازار خێرا ڕێواسەکڕیانە چن بۆ کوێستانەکان خۆیانە هێنن ئێمە شوین لە کوێستانی ڕشتە لە ڕشتە ڕێواسی ناسک و جوانمان هێناوە تامێکی ترشی زۆر خۆشی هەیە جا بەدەم گۆرانی وتن و ساز لێدانەوە ئێمە ڕێواسی خۆمان دەخۆین دکتۆر بەدریش پێتانەڵێ سوودە تەندروستیەکانی ڕێواز چین چونکە بەڕاستی سوودی زۆر زۆرە. دەمێ باس لە یەک لە جیابەهاریەکانی تر بکەم ئەویش باس لە ڕێواسەکەم. ڕێواز لای ئێمە ئەڵێن هەم خواردنە هەم دەرمانە. من دەڵم دەرمانخانەیە نەک دەرمانە. ڕێواز تەبعاً یەکێک لە سوودە هەرە بەهێزەکانی ڕێواز لە بۆ کێشەی شەکرەیە واتە پارێزگاری لە پەنکریاز دەکات لە هەولکردن لە تێکچوون لە هەموو ئەو نەخۆشیانی کە پەیوەندی بە پەنکریاسەوەی کەواتە چارەسەری کێشەی پەنکریاز دەکاتن بە تایبەتی ئەوانەی زۆری شەکری دۆمیان هەیە دەتوانن سوودی لێبین بۆی چارەسەری نەخۆشی شەکریان پێ بکەن هەروەها بۆ دابەزینی ڕێژەی شەکرش بە هەمان شێوە و کۆنتڕۆلکردنی ڕێژەی شەکرا هەروەها دەتوانێت بڵێم ڕێواز وەکو یەکێک لەو جیابەهاریانەیە بۆ چارەسەری کێشەی سووری مانگانەی ئافرەتان ئەوانەی کە سووری مانگانیان دەوەستێ یان سووری مانگانیان ناڕێکە دەتوانن سوود لە ڕێواز ببینن هەروەها یەشتر لە سوودەکانی تری ڕێواز ئەوەیە کەوا بۆ دابەزینی چاوریەکان بە هەموو شێوازەکانیان چاوریەکانیان دەهێنێتە خوارەوە هەروەها دەتوانێت بڵێن سویەک لە سوودەکانی تریشی ئەوەیە کەوا ڕێواز با بڵێن وەکو با بڵێن شەهیکەرەوەیە واتە ئەوانەی کە ئیشتیهای خواردنیان نیە ئیشتیهای خواردنیان دەکاتەوە هەروەها دەتوانێت بڵێن ڕێواز وەکو چارەسەرێکیش بەکاردێت بۆ هەردوو کێشەی سکچوون و هەروەها کێشەی با بڵێن قەبزبوون واتە هەم لۆ قەبزی بەکاردێ و هەم لە بۆ سکچوونیش بەکاردێ هەروەها دەتوانێت بڵێن ڕێواز وەکو با بڵێن بەهێزکەرێکە بۆ بەرگری لەش و دژی هەوکردنیشە بە تایبەتی لە هەوکردنی ڕیخۆڵە هەروەها دەتوانین بڵێن لە کۆتایی بڵێن ڕێواز هەم خواردنە هەم دەرمانە بە هیوای ساغ و سەلامەتی و تەندروستی بۆ ئێوەی بەڕێز.